بەناوی خوای بەبەزەی و بەخشندا خۆشەویستانم خۆشحاڵم لە دەرفەتێکی نوێدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر. خۆشەویستانم لە ئەڵقەی ڕابردووە ئەندازەیەک مشتوماڵی باوڵێن ئەو چەمکانەی کە لەسەر بەرگەکەی هاتووە خواناسی ئاین ئیمان توانیمان هەر بەوەندە ڕابگەین مشتوماڵێکی ئەمە بکەین و هەروەها ئەو هەندێک لە یادەوەریەکانش کە لە کاتی نووسینی کتێبەکەیە مامۆستا بەسەرەن ئەو بارودۆخی کە تایە ژیاوە ئەو بەرخوردەی کە کردوێتی و ئەو باوڵێن بەرکەوتانەی کە لەگەڵ باوڵێن بۆچوونەکانی ترا بۆی دروست بووە و باسی ئەوەشمان کرد کە ئێوە دەزانن کام کتێبە لە چ دۆخێکان نووسراوە. بۆیە لە ئەڵقەی ژمارە سیا بە خزمەت ئێوەی خۆشەویست دەگەینەوە ئەندازەیەک بتوانین بچینە ناو ناوەڕۆکی کتێبەکەەوە. جارشکە بەخێر بێ مامۆستا. سوپاس کاک پێوە نیوەش بەخێر بێن. سوپاس دەکەین مامۆستا. قەولێکی ئیمام عەلیە هێنی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. نازم من زۆر سەرنجڕاکێش بوو ئەویشەوەی کە فەرمێ سەبارەت بە ئەهلی کوفەیەوە وەڵاو عەلەم ئەفەرمێ ئێوە ڕەفتارێکتان تێدا پەیدا کردم و بۆ کارێکتان ناچار کردم کە هی من نەبوو. نازانم هەم غوربەتی تایە هەم نازانم قسەی دڵە هەم قسەی ئیمانە یعنی زۆر جوانە یعنی کۆمەڵگا توانای ئەوەی هەیە کە گفتار و ڕەفتاریشمان بگۆڕێ. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. دوباره بخير بين أخوة كاكا بيوانجان أجر من لا مالي وتاستوديو هاتم إيول سليماني وتهولير هاتم يوزيات الشايستي بخير هنا كردنا أو قصية لما بهر لا بيشكي كتابة كذا هاتوا علي كري أبي طالب خالي الرازي به شوارع من خليفة پیغمبر عليه الصلاة والسلام شوارع من خليفة راشد بياوش زور حكيم بوا أو كتابة كبال درت لاي أو نهج البلاغة أجر هموشي أو نبي بلام زور بي وتاركاني كمن هموم خندوتو بشرحوا بيما زور بي وتاركاني هي أوا رنگ هندش شي تدا هبه دواتي آخن درابه هندێک باسی خۆکردن و هەندێک باسی بە بەنی هاشم هەڵاگوتن پێوانی هی ئەو بێ بەشەریش بەشەرە دەستگونجێ کەم و کوڕیشە بێ بەڵام پیاوێکی زۆر حەکیم بۆ یەکێک لە قسەکانی ئەوەی کە ئاماژەت پێدا لە خەڵکی کوفە تووڕە دەبێ تەمان ئەگەر تۆ تەماشای وتارەکەی نەهج البەلاغە بکەیت جا ئەو جا دەزانی عەلی خوالی ڕازی بێ ئەوەی بۆچی گوتووە هەندێک جار زۆر خراپ لیان تووڕە دەبێ بۆ وێنە لە یەکێک لە وتارەکانیدا دەڵێ جەماعەتی معاویە لە شام هەرچی معاویە بڵێ دەڵێن بڵێ ئێوە لێرە هەرچی من بڵێم دەڵێن بۆ چۆن بۆمان باسکە دەڵێ هەروەکو معاویە پیاوێکی زۆر عادیل و تێر و تەواو بێ علی کوڕی ئەبی تالیبیش پیاوێکی مەجروح العەدالە بێ هەموو جارێ پێویستی بۆ بکات دەبێت تەوزیحات تا بە قسەی بکەن ئەمجا دەڵێ کە دەڵێم بەهاوینە دەڵێم با بچین ئەوانە لێمان یاخی بوون لە دژیان بزەنجین دەڵێن گەرمایە کە بە زستانێ دەڵێن با بچین دەڵێن سەرمایە دەڵێ نازانم جا لیان تووڕە دەبێ دوایی دەڵێ لقد استخرجتم مني خلقا ما كان لي بخلق ڕفتارێکتان ڕەوشتێکتان لە مندا پەیدا کردو کە هی من نەبوو یعنی من لە خۆم نەدۆشاند و ئاوە بە زبری قسە بکەم بەڵام ناچارتان کردوم جا زۆر جار ئەوە هەر بەسەر عەلی کوڕی ئەبی تالیب نەهاتوە خوا لێی ڕازی بێ بەسەر عەلی باپیریش هاتووە منیش هێندێک قسەم کردوون هەر لە بەرجی کتێبەکەوە تەماشا بکە ئەگەر کەش و بارودۆخ وانە بووایە ناچاری نەکردبم من پێم چاک نییە بە بەرامبەرەکە بڵێم ئەتو هەر لە ڕێوە شوێن ئەفسانە کەوتووی وای پێ ناڵێم بۆ پێی دەسەلمێنم بۆ ڕوون دەکەمەوە بۆچی چکە تەماشای شێوازی قورئان دەکەم خوای پەروەردگار دەفەرمێ قل من يرزقكم من السماوات والأرض قل الله وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين قل لا تسألون عما أجرمنا ولا نسأل عما تعملون قل يجمع بيننا ربنا بالحق ثم يفتح قل يجمع بيننا ربنا ثم يفتح بيننا بالحق وهو الفتاح العليم تماشي
ئەو لە سوڵەتی سەبەدایە دەفەرمێ پیان بڵێ چی لە ئاسمانەکان و زەوی و بژیوتان دەدا بڵێ خوا و ئێمەیان ئێوە یەکێکمان لەسەر ڕێڕاستێکێکیشمان لە گومڕاییداین خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە گوماندا نەبووە کە خۆی ئایا خۆی یا بەرامبەرەکانی لەسەر ڕێڕاستن یاخود لە گومڕاییدان دڵنیا بوو خۆی لەسەر ڕێڕاستە خوا هیدایەتی بۆ ناردوو ئەوان لە گومڕاییدان بەڵام بۆچی دەفەرمێ ئێمەیان ئێوەی چێکمان نەمان پێکاوە هیچمان پێکاوێتی بۆی کە ئامادە من لێ بکۆڵنەوە دەبێت پردێک دروستکەی بۆ بەرامبەرەکەت بتوانێ لێو بپەڕێتەوە بۆ لای تۆ بەڵام تو هەر لە ڕێوە بڵێ تۆ لە گومڕایی دای ئەمیش لەسەر حەقیم پردەکەت پچڕاندووە ئەو هەر لەو بەری دەبێ ئەتۆ سەر لەو بەری دەبی بۆیە شقاق خلاف ئەو ناوە لە چیوە هاتووە یعنی ئەو لە شقێکە و لە شقێکە ئەو لە لایەکە و لە لایەکە ئەو لە پێچەوانەی یەکدین جا یان دوایی کە دەفەرمێ قل لا تسألون عما أجرمنا ولا نسأل عما تعملون بڵێ ئێوە پرسیارتان لێ ناکرێت لە جەریمەکانی ئێمەش لە کردەوەکانی ئێوە پرسیارمان لێ ناکرێت هی خۆی بە جەریمەدا دەنێ ئەو گوناحانەی ئێمە دەیکەین ئێوە لێتان ناپرسرێتەوە ئەو کردەوانەی ئێوەش دەیکەن ئەمەش لێمان ناپرسرێتەوە هی خۆ دەزانێ ئی ئەوان وشەی ئیجرامیان لێ دەوەشێتەوە و هی خۆشی کردەوە بەڵام بۆ ئەوە کە ئامادەی گوێگرتن بن جاوە ئەو پەندەم لەو سیاقەدا هێناوە کە وەکو گوتم لە ئاڵقەی ڕابردوودا باسمان کرد کەش و بارودۆخەکە وا بووە کە خۆم ناچار بینیوە کە هەندێک وشە و تعبیر بەکار بێنم کە هەر ئەو کاتیش لە هەموو جارێ بەکارم نەهێناوە بەڵام لەو کتێبەدا دیارە بەکارم هێناوە ئەویش زەمینە و ئەوەی خۆی هەبووە هەروەکو لە قورئان جار ئەوە پێش ڕەچاو دەکرێ بۆ وێنە نوح عەلەیهی سەڵات وسەلام دوای ئەوەی کە زۆر لەگەلەکەی تووڕە دەبێ زۆر لیان پەس دەبێ و خوای پەروەردگار پێی ڕادەگەێنە کە هیچیان ئیمان نایەنن و ئەوحەینا إلى نوح أنه لن يؤمن من قومك إلا من قد آمن فلا تبتئس بما كانوا يفعلون وحیمان بۆ نوح نارد کە قەومەکەت لەمەوە کەس ئیمان نایەنێ ئەوەی ئیمانی هێنا بێ هێنا ئەگەنە کەسیان ئیمان نایەنێ ئەنجا دوای خوا فەرمانی پێ دەکا کە کەشتی دروستکە نوح عەلەیهی سەڵات وسەلام بەگەلەکەی دەڵێ بەگەلەکەی دەفەرمێ ئەگەر ئێوە ئین تەسخەڕوا منا فإنا نسخر منكم كما تسخرون ئەگەر ئێوە گاڵتەمان پێ دەکەن نوح کە کەشتەکەی دروست دەکرد پیان وڵات تا ئێستا نوح دەگوت پێغەمبەر بەجا بۆتە دارتاش ئەو کەشتی بۆ دروست دەکەی لەو بەیارەی کەشتەکەی لە شوێنی دروست دەکرد ئاوی لێ نەبوو آخر ئەو کابرا شوێت بۆ کاکە تا ئێستا پێغەمبەر بەجا بۆتە دارتاش ئەتۆ کەشتی بۆ دروست دەکەی ئەویش دەیفەرموو ئەگەر گاڵتەم پێ دەکەن کاتێک دێمەش گاڵتەتان پێ بکەین خۆ پێغەمبەران وا ناڵێن گاڵتە بە خەڵک ناکەن یعنی ئەگەر ئێوە گاڵتەم پێ دەکەن کە من کەشتێک لە بوشکە بەیارە دروست دەکەم عملیان ئەو کاتە ئەوە دوایی کە تۆفان دێ و ئێمە دەست سوار دەبین و ئێوەش دەخنچێن ئێوەش شایستە ئێوە دەبن گاڵتەتان پێ بکرێ ئەگەر نا پێغەمبەران عەلەیهیمۇ الصەڵاة وەسەلام گاڵتەیان بە خەڵک نەکردووە چونکە گاڵتە بە خەڵکردن شتێکی خراپە یعنی ئێوەش دەکەونە حاڵەتێکەوە کە سزای گاڵتە پێکردنەکەتان وەردەگرنەوە یان خوای پەروەردگار کە دەفەرمێ ويمكرون ويمكر الله والله خير الماكرين مكر كيد حيلة فيلا زبين جبهته يلا لا أحمدي داود الله إيه باشا أي مكر بواتاك فيلو بيلان لأخوة وشيته ودخير يعني شيء ويمكرون ويمكر الله إنهم يكيدون كيدا وأكيد كيدا يعني سزاي فيلا كان هذا دموه ياخذ أوان فيل ده كان كأول شيء تەواوی معناکەی بۆ ئەوانە منی شتێک دەکەم لە شێوەی فێڵدایە تەکبیرێکی پەنهان جا ئەو تابیران دەبێت ئاوا لێیان تێبگەین ئەگەر ناخوای پەروەردگار هیچ سیفەتێکی خراپی نییە کەید و مەکر و ئەوانە کە بەکار هاتوون بەو واتا خراپەی نییە کە مرۆڤەکان بۆ یەکدی بەکاردێنن جا هەروەها ئەو کەش و بارودۆخە کە ئینسان دەیکەوێتی پرسیارەکە دەوە کە ئایا بارودۆخ بەرامبەرەکانمان دەتوانن وامان لێ بکەن کە بە شێوێکی دیکە قسە بکەین بەڵێ پێغەمبەران عەلەیهیمۇ الصەڵاة وەسەلام و پیاوچاکان و ئێمەمانن بەشەرین بەشەر تۆ مەگەر لەگەڵ واقعدا کە مامەڵە دەکەی واقعەکە چۆن بێ دیارە تۆش ناچاری وەکو خۆی مامەڵەی لەگەڵدا بکەی بەڵام دیارە
کۆمەڵێک سنوور هەیە کۆمەڵێک پەرژین هەیە ئینسانی ئیماندار دەبێ ئەو سنوور و پەرژینانە ڕێ لێ بگرن کە وەکو ئەوەی کە خەڵک لە خۆی دەوەشێنێتەوە لە قسە و تعبیر و هەڵس و کەوت ئینسانی ئیماندار سزای پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام و شوێنکەوتوانی پێغەمبەران و میراتگرانی پێغەمبەران نابێ ئەوشتان لە خۆیان بۆشێنەوە. مامۆستا هەر لە پێشە چییە تقریبەن باسی ئەواکەی کە جەنابەت دوو ئامانجت هەیە جا دوو ئامانجەکە لە کتێبەکە یاخود لە شێوازی دینداری و لە شێوازی حرەکەتکردنی خۆت بەس لە کتێبەکە بەم شێوەیە یەکەم ڕوونکردنەوەی ڕاستەکانی ئیسلام و هۆشیارکردنەوەی خەڵکو و تێگەیشتنیان یان تێگەیاندنیان بە پوچەڵکردنەوەی ناحەقیەکانی ڕێچکە و بیردۆزەکان و پەردە لەسەر هەڵماڵینی ئەفسانەکانیان. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئەمە با بڵێن مێژوویکی بەسەرا تێپەڕیوە لە ئاڵقەی ڕابردووشە ئەندازەیەک ئیشارەتی پێکرد کە تۆ دوای ئەوەش بەپی ئەزمون و تەمەن و کاری سیاسی و دینداری و ئەوانە کامووی سەرجەمیان بوون بە ئەزمونێکی دەوڵەمەند شتی تریش وتوە حقیقەتیش وتوە بەڵام قسەکە لەسەرەوەیە دوایم ئەزمونە ئایا جگە لەمانش ئامانجی ترت هەیە مامۆستا؟ وڵا بێگومان ئەو ئامانجی ئەم کتێبم بۆ نووسیوە باش ئەو کاتە و ئەو کاتە لەو ئەو بارودۆخی ئەو کاتە من ئەو کاتە کاک پەیوەند پێم وا بوو گرنگترین شت ئەوەیە کە خەڵک ئیسلام وەکو خۆی بناسی ئەو بەش یەکەم بەڕاستی ئەو تێگەیشتنە بۆ ئیسلام کە باو بوو تێگەیشتنێکی زۆر کەم و کورت و زۆر کرچ و کاڵ بوو زۆر کرچ و کاڵ بوو زۆر لە خوار ئاستی بەرزی ئیسلامەوە بوو. ئیسلامێ بەهم و عەزەمەتە خلاصە بکرێتەوە لە چیدا لە هەندێک ممارەساتی شخصیدا لە پەیوەندی نێوانی بەندە و خوادا لە هەندێشتی کۆمەڵایەتیدا لە هەندێشتی خێزانی ئیسلامێ بەو هەموو فراوانیە ئیسلامێک کە گەورەترین شارستانەتی لە مێژووی مرۆڤدا دروست کردووە ئیسلامێک کە دەوڵەتێکی دامەزراندووە درێژترین دەوڵەت بووە لە مێژووی بەشەردا دەزانی دەوڵەتی ئیسلامی بە هەموو ئاڵلقەکانیەوە بە ئاڵلقەی دەوڵەتی نەبەوی دەوڵەتی خلافەی ڕاشیدە دەوڵەتی ئومەوی دەوڵەتی عەباسی دەوڵەتی عوثمانی تا لە ساڵی 1924 کۆتایی هات درێژترین دەوڵەتە لە مێژووی بەشەردا کە 13 سەدە بەردەوام بوو بێ هیچ قوارێکی سیاسی 13 سەدە دەوامی نەکردووە تەماشای مێژوو بکەن. جا ئیسلامێک کە شارستانەتێک دەوڵەتێکی فراوان ئیسلامێک کە شۆڕشێکی لە ڕووی فیکرەوە لە ڕووی بووناسیەوە لە ڕووی پەرستشەکانەوە لە ڕووی ڕۆشت و ئاکارەوە لە ڕووی ئازادکردنی مێشتی بەشەرەوە لە ڕووی ڕزگارکردن و دەربازکردنی بەشەر لەو کۆت و پەیوەندانی کە دەست و پێوگەردنی بەستون دەربازکە ئیسلامیی وە خلاصە بکرێتەوە لە هەندێشتی بچووکدا ئەو کاتە من دەمگوت دامە جەناب دەزانی خەڵکی زۆر و کاتە سەرکی بۆ ڕژێ هەڵدەگرت وشێکی ناشرینیان بۆ بەکاردێنانە من نامێ وشەیە بەکاربێنم. جا تەبە خەڵکێک من لەخوا بەزێ ئەوی کە بە حەقم زانێ و بە چاکم هەر گوتومە بەڵام دیارە ئەو کاتە بە شێوازی خۆی ئێستا بە شێوازی خۆی. جا خەڵکێک دەهاتن بۆ لام لەوانەی چەکداری ڕژێم بوون ئامۆژگاریم دەکردن کاکە ئەو پێشمەرگانی کە لە دەرێن برای خۆتانن بەرگری دەکەن لە ناموس و لە نیشتیمان و لە حیسەت و کەرامەتی ئەم میلەتە دروست نییە پارە لە ڕژێم وەربگرن ئەو برانی خۆتانی پێ بخۆشن دروست نیە پارەکەتە حرامە. نازانم جاری کە باسم کردویانە جارێک هەندێک بەرپرسانی ئەو چەکداران ڕژێم هاتن بۆ لام ئیشان لاما بێ فەرماندەی فەوج بوو ئامیر سیریە بوون ئەوانە وتیان مامۆستا بیستومانە زانام شتێکی وا گوت ئەو کاتە لە گوندی گەڵووی مەخۆ بزنان مەلا بوو وتیان بیستومانە گوتوتە پارەی شەکەڵگرتن بۆ ڕژێم حرامە گوتم بەڵێ وتیان ئەو وایە وات گوتووە گوتم بەڵێ وتیان چۆن وایە گوتم بۆ وتیان وەڵا ئەمە فڵان مامۆستا کە مامۆستایکی 12 عیلمیشە وە لە تۆش بەتەمەنترە زۆر ئەمە چوین پرسمان پێکردوە کە ئەو فتوای تۆمان بیست چوین ئەوی گوتوتی وڵای ڕۆڵەجان ئەگە واجبەکەی چاک بگرن حەڵاڵە بەڵام ئەگەر واجبەکەی تەنەخی تێدا بکەن کەم تەرخەمی تیان پارەکەتان حرام دەبێت. ئەمیش ئێستا ناشارمە بۆ شێ بەکاربێن چکە ئەو کاتە قسەکەم وا گوتووە وتمیان ئەگەر جاشی باش بن پارەکەتان حەڵاڵە ئەگەر جاشی خراپ بن حرام دەبێت. ئەویش دیار بوو هەڵوەستەیەکیان کرد و وتیان یعنی مامۆستا تۆ دڵنیای گوتم بەڵێ
پارەی جاشەتی حرامە کاکە چکە تۆ لە بەرامبەر چیدا و پارەی وەردەگرێت لە بەرامبەر وەدەکە پێشمەرگە بکوژی خزمەتی ئەو ڕژێمە بکەیت ئەو ڕژێمە چماوە بە میلەتی ئێمە بکە چۆن حرام نیە وتم والله پارەی جاشەتی حرام نەبێ پارە حرام لەسەر عەرزێ نەماوە زۆر سیقایان بە من بوو نازانێتی هەبوو چەشی دادەناو هەبوو وازی دەهێنا و کەسابەتی چکە بکەن بەخوا کاکە سەوزە بفرۆشن باشترە تەنەکە سازێ بکەن باشترە ئەوە حرامە پارەکەتان ماڵ و منداڵتان پێ ئەوە دەبێت یا من ئەو کاتە شتێکم تابیرێکم بەکاردێنا دەمگوت هەیە شەک بۆ ڕژێم هەڵدەگرێ جا هەبوو دەبوو هەر بالمخابرات هەبوو بە مەفرەزە هەبوو بە چی ڕاو پێشمەرگەیان دەکرد ئەوەیان دەکرد دەمگوت خۆشی هەر بە مسلمان دەزانێ وارەزانە ئیسلام چرخێکە لە بن پشتێندی هاویشتوە لە جیرفانی کاتوکە جیرفانی چەندێرە دروست دەکرد لە شەڕواڵ لە بڵین لە چۆخە و کولەژە ئەلێرە نوازانی ئیسلامی لێرە هاویشتووە ئیدی دەبێت جاش دەبێت چی دەبێتێتە دەرێ دەبێتە مارکسی دەبێت تا چی ئیسلامەکەی هەر پێ تازە لێرە قایمی کردووە کاکی ئیسلام هێندە گچکەنی ئاوا لە بن پشتێندێکەی ئیسلام کاڵای بەقەت باڵایە ئیسلام دەبێت لە هەموو شتێکدا ڕنگداتەوە جا ئەو کاتە من زۆرم مەبەست بۆ ئێستاش هەروایە خۆ کاکە پەیوەند ئێستاش دەردی کوشندەی مسلمانان ئەو کەس حاڵی بوون و ئەو کەس فەهمیە بەرامبەر بە ئیسلام ئەوەیە زەمینە خۆش دەکات کە خەڵکی زەفەریان پێبەرێ بەڵام ئێستا لەخوا بەزیاد بێ ئێستا کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە کتێب زۆرە ئەو کاتە هیچ شتێک لە گۆڕە نەبوو کاکە خەڵک گەڕابە گەنجێکی وەکو کاک کۆسار وەکو کاک محەممەد و ئەبرانە گەڕابە ویسبای بزانە ئیسلام چیە لە کتێبخانی کوردە شتێکی دەست نەدەکەوت هیچ شتێکی وانە بوو هندێک کتێبی کلاسیکی هەبوون هندێک لە مامۆستایان دایان نابوو ئەویش فەهمێکی بڵێن کۆن و کلاسیکیانە کە هی ئەوە نەبوو ئیشباعی بکات لە ڕووی فیکری و ڕوحیەوە و حەسانە و مەناعەیەکی بداتی لە بەرامبەر ئەو ڕێچکە و بیردۆزان دەستکردانی کە لە شەرق و غەربەوە دەهاتن و ڕاوی عەقڵ و دڵی گەنجەکانی ئێمەیان دەکست مامۆستا ئەم تێگەشتن ڕەنگە تێگەشتنی من بێ ڕەنگە تۆ ینی تەبان نەبی لەگەڵ ینی حەزەکەم ئەم بۆ چوونی خۆم بڵم هەستەکەم دەیی هەشتاکان بۆ تۆ زۆر بە پیت و بەرەکەت بۆ لە ڕوانگە فیکریەکەیەوە ینی ئەگەر سێری ئەو کتێبانە دەکەی کە لە دەیە هەشتاکانە نووسیوتە زۆر قوڵن لە ڕوانگەی فکریەوە حتا ینی سەیری ئەوە کە مەسەلەن بۆ منە مارکسیەت دەیەوێت بێت چی بکات چی بڵێ تۆ تەوێت بڵێ ئیسلام ئەمانەی بە زیادەوە هەیە ینی قسەکەم لەسەر ئەوەیە ینی ئەو قوڵایە فکری کە مەسەلەن بۆن منە لە کتێبەکان هەیە بە تایبەتی کتێبەی دەی هەشتاکان ینی هەستەکەی کە شتێک هەیە ینی ڕەدێ دەیەوە یاخود با بڵێن نەیارێک هەیە قسەکەم لەسەر ئەوەیە هەم ئایا ئەم تعبیرە ڕاستە ینی ئەم بۆچوونەی من ڕاستە ینی دەوڵەمەندێکە لە ڕوانگەی فکریەوە کە تۆ تەوێ مەسەلەن بۆ منە ئیسلامێک پیشاندەی بڵێ بابە لە مارکسیەتەکەی ئەوە کەمتری پێ نییە گە زیاتری پێ نەبێ ئەوە لە ڕوانگەیەکە لە ڕوانگەکە تریشەوە ئەوەی کە تۆ هەمیشە تەوێت بەدیل پیشان بی ڕەنگە بەشێک لە ملبەلانەکە لەگەڵ جەنابەت و لەگەڵ بۆچوونەکە تا ئەوە بێ کە ئەوان سەری ئیسلامێکەکان کە ئیسلامێکی ماڵی و ئەوەیە ینی دەستەم وەیە بە کوردەکەی بەڵام تۆ ئەڵێی نا ئیسلامێک لەبەر پشتێن دەیبنێن ئیسلامێکمانەیە کە بەڕاستی ینی بەدیلی هەموو ڕێچکەکانە ینی با بڵێن بەوەی کە ئەفسانەکانە یا باش شتێک لەو بابەتە قسەکەم لەسەرەوە ئایا ئەم بۆچوونەی من ڕاستە ئەو قوڵە لە کتێبەکانی دەی هەشتاکان تا زۆرترە بینرێ نازانم ئەدی نازانی پیاوی عاقڵ قسەی عاقڵانە کاکە بۆچوونەکەت ڕاستە فعلاً ئەو کاتە جەوەکە جەوێکی پڕ چێشمی فکری بوو و وەکو گوتم یەکان گیربوونەوەی ئیسلام لەگەڵ غەیری ئیسلامدا زۆر تون بوو وەکو بۆ چونکە وەک بڵێ ئیسلام دڵە ماڵ لە ماڵ خۆ حرامە وەک بڵێ ئیسلام وەک شتێکی نامۆ دەهاتە بەرچاو ئەو ئیسلامی کە وەکو گوتم هەڵقڵای قورئان و سونەتە کە من ناڵم هەر من وە خەڵکی کەش هەبوو مامەستا محەممەد شارەزووری هەبوو مامەسای دیکە هەبوون مامەستا عەبدولعەزیز پارەزانی مامەسای دیکە هەبوون خوا پاداشتیان داتەوە خوا پلۆپایان بەرز کاتەوە جا ئیسلامێک کە کاتی خۆی لە پشت هەموو شتێکی ئەو خەڵکەوە بووە لە پشت ژیانی سیاسی فیکری کۆمەڵایەتی خێزانی ژیانی ڕوحی ئەخلاقی سلوکی علمی بێنمود کرابوو بێڕەنگ و بۆ کرابوو بچوو کرابەوە و ڕێچکەکان بە تایبەتی مارکسیزم لێنینیزم ئەو کاتە و ماویزم و ماتریالیزم بەگشتی دەویست کە هەر ئەسڵەن
ئیسلام لە ڕق و ڕشەوە بێنێ نکوریکردن لە خوا و سبحانە وتعالە لە ڕۆژی دوایی و لە پێغەمبەران و لە وحی و پێغەمبەرایەتی زۆر تند بوو. ئێستا برادرانی عەلمانی ئێستا وەک بڵێ ئەوە دەکەن ئەوە تۆزە سازشێک و با قەناعەتیشیان پێ نەبێ و خاترگرتنێک و یعنی نازانم بڵێم چی ینی زۆرێک لە دوانەتی و جۆرێک لە دووڕووی و ئەوانە پێشان دەدەن بەڵاوە کاتی ڕێک و ڕاست. من نازەم جاری کەس لەوانێ باسم کرد بە جارێک ئەوە لە ساڵی هەشتاویەک بوو من تازە لە ڕژێم قاچاق بووم لە دوی زانکۆ قۆناغی دووەمی زانکۆ لە شوێنێک لە لای گوندی ڕەبەت لە لای سەردەشت دێ پێ دەڵێن بناوێلەی حاجی مینە گوندێکە لەوێ چووم چوار پێشمەرگە وەستا بوون تم چاوەڕی چی دەکەم وتیان وڵا چاوەڕی ماشێن دەکەین دەچین بۆ فڵان دێ ئێکتومەڵا میشەگەر لەگەڵ خۆم سوارکەنە میش دێم و وتیان بۆ کوێ دەچی مامۆستایان کاک مەلا وتمەڵا میش بۆ دێ دەچم وتیان باشە ئەوە ڕاوەستا بووی نیو سەعاتێکی پێچوو کە ئەو توێژێ لەوێ کردومە بۆ بە هەوێنی دادگەری کۆمەڵایەتی کە تا ئێساش دەستنووسە ئاڵلقەی پێنجەمی ئیسلام و ڕێژکانە جا ئەوە ڕاوەستا بووین پێکەوە تۆزێ قسە و باسمان کرد دوایی بەرپرسەکەیان وتم ئێوە چێ وتیان ئێمە کۆمەڵەیین گوتم بەڵێ بەرنامەتان چییە ئەو تۆزی قسەیان کرد یەکێکیان وتی کاکەم بۆت کورت کەمەوە وتم بەڵێ وتی ئێمە ئەوانەین کە دەڵێن خوا نییە قیامەت نییە ئیسلام درۆیە محەممەد پێغەمبەر نییە هیچ پێغەمبەرێک نەبووە گوتم ئێمە بۆم کورت کردیەوە یعنی ئاوازە قوڕق ئێجا ئەوان کە وازە قوڕق بوو وێمی وازە قوڕق بوو ناڵە جوابێت تەحەی پەحەیە جا حەقیقەت ئەو کاتە زۆر تند و زبر و ئەوە بنوکو گوتم هەروە هاتبوون کە هەر ئیسلام دەبێ نەمێنێ شتێکی کۆنە و نەمێنێ ئێمنیش کە لەو جەوەدا تەماشای قورئانم دەکرد چونکە من لەخوا بەزیاد بێ هەر چاوم کردو تۆم لەگەڵ قورئاندا مامەڵەم کردووە لەگەڵ سونەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام تەماشای واقعی موسڵمانان دەکەم لەکوێ و وتاری مامۆستایانیش زۆریان و تەماشای قورئان و سونەت دەکەم لەکوێ ئیدی ئەوە بوو بە هاندەرم کە گەورەترین ئامانجم ئەوە بجاریش کە خەڵک وەکو خۆی لە ئیسلام تێبگاتەوە وەکو خۆی کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە یەک دوو کە فکری بەرامبەر کە دژی و نەیاری ئیسلامە کە ئەو کاتە لە ماتریالیزمدا خۆی دەبینیەوە و لە جموجۆڵە چەپگەرایەکان کە بڕۆیان بە هیچ لە هیچ ئاینێکی خوا بە وەحی بە جیهانی پشت سروشت میتافیزیکان نەبوو ئەوانە لەگەڵ ئەوانشدا تند ڕوبەڕوو ببمەوە بۆیە ئەوە لەوێدا بەرجەستە بووە خواناسی ئاین ئیمان ڕاستیەکانی ئیسلام دەدرەوشێنەوە ئەفسانەکانی ڕێزکان دەپوچێنەوە یعنی هەر ڕێک ناوی کتێبەکە تعبیر دەکات لەو حاڵەتە کە بە پێویستم زانی و ئاوای لێ بکرێ ڕاستیەکانی ئیسلام بدرەوشێندرێنەوە و ئەفسانەکانی ڕێزکان بپوچێندرێنەوە کتێبەکە هەر بۆ نووسراوە و ئەو دوو ئامانجە سەرەکی زۆر باشە مامۆستاگەر بچینە سەر بەندی یەکەم سروشت یەکەمیل پاڵنەری مرۆڤە بەرەو خواناسی ئەوە تەمان لە بەشی یەکەم بەڵێ چونکە بەشی یەکەم خواناسی بەڵێ قسەکە لەسەر ئەوەیە دەنووسیت بەهێزترین و کاریگەرترین هاندەری بەرەوخواچوونی مرۆڤ بریتە لەو هەست و نەست و سۆزە بەتینەی کە لە دڵ و گیانی مرۆڤەوە هەڵدەقڵێ و مرۆڤ بەرەوخوا تاو دەدا بەبێ هیچ جۆرە بەڵگەهێنانەوەیەک یعنی سروشت مرۆڤ ینی بەبێ بەو پاڵنەرەی یعنی زگماک خوارسک فیتڕەت مەبەستم ئەوە قسەکە لەسەرەوەی بەبێ هیچ بەڵگەهێنانەوە ئەمە چۆنە جارێ بۆ ئەوی کە بینەرانی و خوێنەرانی بەڕێز باشتر لێ تێبگەن تەمان ئەو کتێبە پێشتر گوتمان سێ بەشە بەشی یەکەم خواناسی بەشی دووەم ئاین باسی ئاین دەکات کە مەبەستم پێی ئیسلامە دین بە گشتی دوایی هاتوومە سەر ئیسلام بەشی سێمیش ئیمان بڕوا ئێستا ئێمە لە بەشی یەکەم باسی خواناسی دیارە لەو کتێبەدا وام کردووە تۆ خواناسی دوو ڕیشەی هەیە لە مرۆڤدا دوو هاندەر و پاڵنەری هەیە یەکیان پەیوەندی بە دڵ و دەروون و ناخیەوە هەیە زەکماک خوارسک بە عەرەبی فیتڕەت ئەوی دیکەیان پەیوەندی بە عەقڵ و هۆشیەوە هەیە جاوە تەمان لە بەندی یەکەمم تەرخان کردو بۆ ئەوە کە ئینسان لە دەروونەوە بۆ خوا دەخرۆشێ و دەجۆشێ جا ئەوە
دوایی دەیگەینێت تەمان باسم کردووە قسەی کۆمەڵێک لە دەروونزان و کۆمەڵناسانم هێناوە و دواییش لە باسی ئیماندا لەوێشدا دیسان هێناومەتەوە سەرەوەی کە ئەهلی عیرفان و تەزکیە ئەهلی تەسەوف دەڵێن دوو ڕێ بۆ بەرەو خوا چوون هەن، ڕێیەکی دەرونی، ڕێیەکی دەرەچی. ڕێ دەرونیەکە ئەوەی کە ئینسان لە ناخێەوە بۆ خوا پەلچێش دەکرێ. تۆ تەماشا بکە کاکە پەیوەند، با وێنەیەک بێنمەوە. موغناتیزێک ئاسنێک بزمارێک شتێک ڕادەکێشێ، ڕای ناکێشێ بۆ دوای خۆی؟ بەڵێ. چۆنی ڕادەکێشێ؟ بۆ ڕادەکێشێ دیارە ئەوە سروشتیان وایە. بەڵام ئایا موغناتیزی ئاسنێک فافۆنێک یاخود مسێک یاخود ئەو ینی کە ئەوی لەگەڵ مادەنەکەی خۆی نەگونجێ مەسەن تەختەدارێک ڕادەکێشێت؟ نەخێر. مرۆڤ لە دەروونەوە ڕوحەکەی لە خواوە هاتووە، لە خواوە هاتووە تە دروستکراوێکی تایبەتی خوایە. ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي. ئەو ڕوحە بە نزیکی لە خوا هەست بە ئارامی دەکا، هەست بە ئۆخژن دەکا. الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. ئەوانە ئیمانیان هێناوە بە یادی خوا دڵیان ئۆخژنی دێ و ئارام دەگرێ و دادەسەکنێ. ئاگادار بن و ئاگادارمان دەکاتەوە، ئاگادار بن تەنیا بە یادی خوا دڵان ئارام دەگرن. ئەو ڕوحەی مرۆڤ بە نزیکی لە خوا هەست بە ئارامی دەکا. جا ئەوە مەولانای ڕۆمی قسەی زۆر جوان و حکایەت و بەسەرهاتی جوانی هەیە لە مەثنەویەکەیدا لەو بارەوە کە مرۆڤ تەنیا کاتێک هەست بە ئیشباع و تەسەلبوون و تێربوون دەکا لە ڕوو ڕوحیەوە کە لە خواوە نزیک بێ و ئەو لەزەت و چێژەی کە ئینسان هەستی پێ دەکا بەهۆی لە نزیکی لە خوا بەهۆی شتێکە و هەستی پێ ناکە. هەر بۆ هێندێک لە ئەهلی عیرفان گوتویانە لو علم الملوك ما نحن فيه لجالدونا عليه بالسيوف. ئەگەر پادشاکان بزان ئێمە لە چه حاڵێک داین شەڕەشم شێریان لەگەڵ دەکردین بۆی ئەوەمان لێبەستێنن. ئەو ئارامی ئەو خۆشنەی کە بەهۆی نزیکی لە خوا بۆمان دروست بوو. مەبەستم پێ ئەوەیە کە ئینسان یعنی پێویستی بە بەڵگەهێنانەوە ناکە بۆی خوا بناسێ. هەندێک لە ئەهلی عیرفان دەڵێن ئەمە هەر پێمان عەیبە بەڵگە لەسەر بوونی خوا بێنینەوە. ئێمە دەڵێن بوونی خوا بەڵگەیە لەسەر ئەم گەردوونە هەیە، چ خوا دەفەرمێ گەردوون دروست کرد بۆیە دەزانین هەیە، ئەگەر نا بە چ معنە خەون و خەیاڵ نەبوو. بەڵام خوا دەفەرمێم گەردوونم دروست کردووە، مرۆڤ تۆم دروست کردووە، ئەتۆ جێنشینی منی. دەڵم کەواتە من هەم گەردوونیش هەیە. کات خۆ دیکارتیش شتێکی وای بۆ دروست بووە کە دەڵێ ئەنا ئوفەکر ئیدەن ئەنا مەوجود، کە لە هەموو شتێ دەکەوێتە دوودڵی و گومانەوە، دوایی دەڵێ من هەم بچکۆ بیر دەکەمەوە هەم، کەواتە بەهۆی بیرکردنەوەکەی خۆی دەزانێت کە هەیە، کەواتە کەونیش هەیە، کەواتە خۆی پەروەردگاریش هەیە. جا ئەهلی عیرفان هەندێکیان دەڵێن ئێمە گەردوون ناکەینە بەڵگە لەسەر بوونی خوا دەکەینە بەڵگە لەسەر کە گەردوون هەیە. مەولەوی تاوگۆزی شعرێکی جوانی هەیە دەڵێ ممن به لمن عليه يستدل مسافة لا تستظل لا تستزل. ئەوە کە خوا دەکاتە بەڵگە لەسەر بوونی گەردوون لەگەڵ ئەوەی کە گەردوون دەکاتە بەڵگە لەسەر بوونی خوا زۆر ماوەیەکی زۆر هەیە. ڕامەوەستە لەو قۆناغی یەکەم ڕامەوەستە کە تۆ دروستکراوەکان بکەیە بەڵگە لەسەر بەدیهێنەر، بەڵکو بەدیهێنەر بکە بەڵگە لەسەر دروستکراوەکان. ئەوە دیارە پێویستی بە قسەی زیاتر دەکا. من بەڕاستی لە کتێبێکم ئێستا لە ژێر چاپە درەوشاوەی ئیمان و پوچەڵی ئیلحاد لەبەر ڕۆشنایی زکماک و عەقڵ و زانست و وەحیدە کە پێشتیش لەمە ئاماژەیەکم پێداوە 50 محاضەرەیە و دەبێتە مەوسوعەیەکی ڕەنگە هەزار لاپەڕەیی. لەوێدا زیاتر لە 100 لاپەڕەم تەرخان کردو بۆ ئەم مەسەلەی زکماک فیتڕەت چۆن مرۆڤ تاو دەدا و هان دەدا بۆ خواناسی بە تەفسیل باسم کردووە و ڕیشەکانی ئەو فیتڕەت و زکماک و خواناسینە لە ناخی مرۆڤ ڕشەکانی چین و پەرچەکانی چین بە تەفسیل باسم کردو. ئێرە هەر دەرفەتی ئەوەندەمان دەبێت. مامۆستا هەڵبەت سروشتی کتێبەکە وایە، کتێبەکە وەکو وتیشم لە سەرەتا کتێبێکە کە لەسەر کۆمەڵە سشتی زۆر گرنگی فکری قساکەوە، کتێبێکە زۆر باڵێن ورد و
باو بڵێن چنینەکانی زۆر وردە ئێمە لە بەرنامەکە بە تەئکید ناتوانانی حەقەوە بدەین کە وەکو کتێبەکە بخوێنیتەوە یاخۆ کتێبەکە بجێڕینەوە قسەکە ئێمە لەسەرەوەی زیاتر ڕەنگە من هەر ناچار بم بەوەی کە بۆی فریاش بکەوم چەند ئەڵلقەیەک بەز لەسەر کتێبە بکەم ناچارە بم بەوەی کە هەندێک وێزگەی لێبێنم یاخود هەندێک بابەتی لێبێنم بۆ ئێوەش بمێنێتەوە کە بەهای کتێبەکە بۆ خوێنەر ینی ئێمە بەشێک لە بەرنامەکە بۆ دەوری 600 لا پەڕێ 600 لا پەڕ زاخۆتو بتوێ سی ئەڵلقەی دەوێت بەتەئکید ڕاستە مامۆستا لە بابەتی هەستی خواناسی لە تەرازوی زانیاری داهاتووە پسپۆڕانی دەروونناسی و کۆمەڵزانی سەلماندویانە هەروەکو چۆن لەلایەنی جەستەییدا چوارمەوداییە لەلایەنی گیانی و دەرونیشدا لانی کەم چوار مەودای هەن ئەم چوار مەودایە چیە مامۆستا؟ بەڵێ چوار مەوداکەی جەستەیی سەر و خوار ڕاست و چەپ ئەوە پشتەوە و ئەوە یاخود هەندێکی لە زانایان دەڵێن بڵێن درێژی و پانی و قوڵی و ئەمجا بوعدی چوارەمیش زەمن کاک پەیوەندجان ئەوە زۆر لە زانانی دەروونناس و کۆمەڵناس باسی ئەوە دەکەن کە ڕەنگە جەناب دوای پرسیاری کەشت هەبێ ئایا ئینسان هەرو چوار هەستەی هەیە هەرو چوار هێزە ڕوحی هەیە هەستی زانست خوازی یاخۆ ڕاستی خوازی مرۆڤ هەستێکی هەیە کە دەیەوێت شت بزانێ یاخۆ ڕاستیەکان بزانێ پێی بە ڕاستیەکان ببە ئەوە شتێکی خوارزکە لە دەرونی هەموو مرۆڤێکدا هەیە دووهەمیان هەستی جوانی خوازی کە ئەوە سەرچاوەی هونەر و بە هەموو شێوەکانی هونەری دەنگ و هونەری ڕنگ و هونەری تەشکیلی و هەموو شێوەکانی هونەرە مرۆڤ بە دوای لە ناخیەوە شتی جوانی پێجوانە بە دوای جوانی دادەگەڕێ بە دوای ڕەوعەدا دەگەڕێ هی سێهەمیان هەستی تەواوی خوازی یاخود ڕەوشت و ئاکاری بەرز خواستن یا چاکە و خێر خوازی مرۆڤ پێی خۆشە تەواو بێ ڕەوشت و ئاکاری بەرز بێ چاکە کار بێ بەخشندە بێ چوارەمیش هەستی خواپەرستی خواناسی جا ئەو چوار هەستە ڕوحیە هەن ئەگەنا مرۆڤ هەستی دیکەی هەن غەرائیزی زۆرە مرۆڤ غەریزەی خواردنی هەیە خواردنەوەی هەیە بەرگری لە خۆکردنی هەیە غەریزەی جینسی هەیە غەریزەی پێکۆ کۆمەڵبوونی هەیە ئەوانە غەریزان بەڵام ئەمان ئەو چوار هەستە ڕێک پەیوەندیان بە ڕوح و ناخی مرۆڤەوە هەیە هیچ پەیوەندیان بەلایەنی جەستەییەوە نییە پەیوەندیان بە ڕوحی ئینسانەوە هەیە بۆیە من گوتومە ڕوح ئەو چوار مەودای هەیە ئەو چوار هەستەی هەیە ئەڵبەتە ئەوەش وە نەبێ قسەی کۆتایی لێکرابێ ڕەنگە یەکێک کە بڵێ نەخێر ئەو دوی دیکەش هەن نەخێر چواری کەش هەن هەشتن بەڵام بە هەر حاڵ من ئەو ڕایم بەدڵەکە ئەو چوارە هەموو شتەکانی کە کۆ دەکەنەوە هەستی زانست خوازی یاخود ڕاستی خوازی هەستی جوانی خوازی هەستی چاکە خوازی لەگەڵ هەستی خواپەرستی مامۆستا ئەمانە مرۆڤ بەرەو خواناسی بن بەرەو خواناسی دەبن بەڵام لێردا بەسم تەنیا ئەوە نییە بەرەو خواناسی هەل لە ناخی مرۆڤدا لە ڕوحی مرۆڤدا ئەو چوار پاڵنەر و هاندەرە هەیە جا تەمان ئینسان کاتێک کە هەستی زانست خوازی پاڵی پێوەدەنیشتەکان بزانێ ئەوە بۆ ئەوە چۆن ئەوە چۆن ئەوە چۆن نەتیجە ئەو زانیاریە بە گەردوون و بە خۆی دەیگەێنێ بەچی دەیگەێنێ بە خواناسی بۆ چکە خوای پروردگار دەفەرمێ سەنوریهم ئایاتینا فی الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق و ئینسان تا زانیاری زیاتر بێ لە خوا نزیکتر دەبێ ئەم جاوی دیکە هەستی چاکە خوازی بە هەمان شێوە هەستی جوانی خوازی خۆ تۆ تا زیاتر تەماشای گردون و خۆت بکەی جوانی سیفەتەکانی خوا جوانتر دەبینی وەکو کاتی خۆی مە لە شێعرێدا گوتومە سروشت ئاوێنەی تەجەلای خوایە چاک سەرنجی دەبزانە چیتیایە لە ڕێی کردەوە کردگار دەناسرێ سروشت کرێکە و کردگاری خوایە خۆتو ئەو سروشتە ئەم طبیعەتە ئەم گردونە تا زیاتر تێی بفکری سیفەتەکانی خۆی زیاتر تێدا دەدرەوشێنەوە بەڵێ مامۆستا بۆ سەلماندنی بوونی هەستی خواناسی وەک داخوازێکی خواڕسکی ڕەسەن بەبێ ئەوەی کە یەک ئاەت فەرموودە بێنیتەوە یەکسەر ڕای هەندێک لە زانانە تێناوە زانانی دەروونناسی و کۆمەڵناسی ڕاست ینی لێرە ینی بۆچی مەسەرەن ئاەتێکن نێناوە بۆچی فەرمودەیەکە شەرح نەکردووە
بەڵام قسەی مەسەرم بۆن منە ئەو زانانن بە گرنگ زانی وە لێرە هێناوتەوە دوای ئاەتیشم هێناوە بڵ فأقیم وجهك للدين من بەسم لە سەرەتاوە یەکسەر لە سەرەتا بۆیە وام کردووە چونکە من ویستومە ئەو کتێبە لە ڕاستیدا خەڵکی مسلمانی هەڵخەڵەتاو یا خەڵکێک کە ئەسڵەن پەیوەندی بە ئیسلامۆنەوە زیاتر ئەوانم پێدواندووە و ئەوانش بوو ئەوان ئەوەی کە جێ بایەخە ئەوەی کە بڵی فلان زانای ڕۆژهەڵاتی یا ڕۆژ ئاوای یا ئەوروپی یا ئەمریکی وای گوت لە ئاەتێک زیاتر سەرنجی ڕادەکێشێ کە یەک ئاەتی خوای پەروەردگار هەرچی قسەی دەرووناس و کۆمەڵان سەر لەو ئاەتە مبارەکەدا خوا کۆی کردوێتەوە بەڵام من بڵێم چێ و قەدری ئاەتەکان نازانێ و لەگەڵ ئاەتەکان لێک تۆراوە و قەدری زێر لای زێر ڕەنگرە ئەوی ژارێسا بۆتە تەنەکە ساز قەدری ئەو زێڕە نازانێ بەناچاری من دەبێ هەر بەرهەمی ئەوانەی پێشاندەم کە کاکە ئەوەی تۆ پێی معجەبی ئەوە تۆ پێ سەرسامی ئەریک فرۆمە مارکسە فرویدە مەسەلەن چییە دوورکاییمە ئەوانە ئەو بڵێ کۆمەڵناسانە ئەوانەی کە ئەو پێیان معجەبە بە بەرهەمەکانیان بە بیردۆزەکانیان ئەوانەش ئەوە تا باسی خوای پەروەردگار و باسی ئەو هەستە بەرزە دەکەن کە مرۆڤ لە ناخیەوە وەکو چۆن بە دوای زانستدا دەگەڕێ بە دوای ژیوانیدا دەگەڕێ بە دوای تەواوی و ڕەوشتی جواندا دەگەڕێ بە دوای خوای پەروەردگاریدا دەگەڕێ ئەوە بۆ ئەوەیە کە تۆ تەرەفی بەرامبەر دەڵێ دەبێت لە قەدا عەقلی خەڵق قسە بکەی دوای ئەوەی کە ئەوە بۆ ئەو جاگوتومە جەزا ئەوەی کە ئەو زانانە گوتویان ئەوەتە لە دووتوی ئەو ئاەتە مبارەکەشدا هەیە و هەروە ئەو فەرمایشتەی پێغەمبەری صلی الله علیه و سلم کە دوای ئاەت و فەرمودەشم هێناوەت بەڵێ مامۆستا لە لاپەڕە 56دا سەرباسێک هاتووە بە ناوی هەستی ئاینی سەرچاوی هەموو هەستە بەرزەکانە یعنی ئەگەر بێت و ئەمە ڕوونکەینەوە بێ ینی چی بڵێن ینی کە سەرچاوی هەموو هەستە بەڵێ ئەلکسیسکاری لەوە هێناومە خاوەنی کتێبی ئەلئینسان ذلک المەجهول مرۆڤ ئەو نەناسراوە بەڕاستی من لێرە شو ئامۆژگاری خوێنەرانی بیرانی بەڕێزەکەم کە ئەو کتێبە کە ئەلکسیسکاری خاوەنی پاداشتی نۆبڵە لە ئادابدا بەڵام دیارە لە ڕووی طب و لە ڕووی توێکاری و لە ڕووی دەرووناسی و کۆمەڵناسی و زۆر شارەزایە ئێستاش کتێبەکەی کتێبی زۆر بە قەدر و قیمەتە ئامۆژگاریان دەکەم بیخوێنەوە بۆی بگەڕێنەوە ئەوە کە دەڵێ هەستی خواناسی سەرچاوی هەموو هەستە بەرزەکانە کاکە پەیوەند ئینسان کاتێک پەیوەست دەبێتەوە بە خواوە سوبحانە وتەعالا بە گەورەترین ڕاستیەوە بە مەزنترین ڕاستیەوە بە خاوەنی خۆیەوە لەوێوە ئیلهام وەردەگرێت بۆ هەموو شتێکی چاک هەر بۆیە تۆ تەماشای پێغەمبەران بکە عەلەیهیمو سەڵات وەسەلام هیچ کەس نەگەیشتۆتە ئەو ئاستە بەرزەی پێغەمبەران پێگەیشتون لە تێر و تەواوی ڕەوشت و ئاکاردا خوای پەروەردگار مەدحی پێغەمبەری خاتەم دەکا عەلەیهی سەڵات وەسەلام بەچی وإنك لعلى خلق عظيم پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کە تەماشای ژیان و سەرگوزشتەکانیان دەکەی سەرت سوڕ دەمێنێ لەو هەموو بارقوڵی و سینفراوانی و سەماحەت و دڵسۆزی و بەزەی و پەرۆشەکە هەیان بە بەرامبەر بە خەڵک یعنی لە سوورەتی ئەلعراافدا خوای پەروەردگار دەفەرمێ إلى عاد أخاهم هودا وەکو وێنەیەک وإلى عاد أخاهم هودا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره أفلا تتقون قال الملأ الذين استكبروا من قومه إنا لنراك في سفاهة وإنا لنظنك من الكاذبين قال يا قوم ليس بي سفاهة ولكني رسول من رب العالمين أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين تماشاوکە چه کەسێک دەگاتە ئەو ئاستە جگە لە پێغەمبەران وە کەسانێکیش کە شوێن کەوتوانی پێغەمبەران من عەلەیهیمو سەڵات وەسەلام ئەوش لە قەدەر خۆیان هیچ کەس ناگاتەوە دەفەرمێ بۆ گەلی عاد هودی برایانمان نارد گوتی گەلەکەم خوا بپەرستن جگە لەو پەرستراوێکی دیکەتان نییە شایستەی پەرستن بێ ئایا پارێز ناکەن گەلەکەی چ دەڵێن دەستڕۆیشت و خۆ بەزلگرەکان کە هەمیشە بە ناوی خەڵکی ڕەشوڕوت و ژەماوەڕە قسەیان کردو و ڕاستیشیان نەکردووە ئەو کسۆرە و حیزبانە بە ئینتیخاباتی تەزویر بە ناوی خەڵک و خەڵکی دڵەبا وەڵا خۆ من ڕێیم لەگەڵی نییە بەڵام بە ناوی ئێمە بە مزەیەفی بە تەزویر خۆ بە زلگرە دەستڕۆیشتوەکان گوتیان ئێمە تۆ لە نەفامیدا دەبینین نغرۆ بووی و پێمان وایە تۆ لە درۆزنانی یعنی تەعنی دەکەن لە دوو شتدا کە جێشانازی هەموو ئینسانێکن یەکەم لە عەقلیدا دوو لە زمانیدا
دەڵێن تۆ لە نەفامیدا غەرق بووی و تۆ درۆستنیشی. ئەو پێغەمبەرە پایابەرزە چ دەڵێ کە ئەوان فعلا نەفامیش بوون درۆزنیش بوون بەڵام پیان ناڵێتەوە قال يا قومي ليس بي سفاهة هیچ نەفامێک لە مندا نییە ولكني رسول من رب العالمين ئەمن نێردراوم لایەن پەروەردگاری جیهانیەکانەوە وبلغكم رسالات ربي پەیامەکانی پەروەردگارتان پێدەگەێنم وأنا لكم ناصح أمين من بۆ ئێوە دڵسۆزێکی ئەمیندارم. کاکە پەیوەند ئەو ڕەوشت و ئاکارە بەرزەی کە پەیوەندی بەخواوە سوبحانەوە تا لە مرۆڤدا پەیدا دەکا هیچ شتێک کە پەیدای ناکە. لەبەر چی؟ لەبەرەوە کە تۆ تا لە خوا نزیکتر بی خوا کەمالی مطلق جەلالی مطلق جەمالی مطلق هی خوایە وانە خوا لەو پەڕی جوانیدایە لەو پەڕی هەیبەت و دەسەڵاتدایە لەو پەڕی تەواویدایە هەموو سیفەتەکانی خوای پەروەردگار تەواون هیچ نوقسانێک لە خوا دانیە بە ئەندازەی ئەوە کە لە خوا نزیک دەبی لە چاچی و جوانی و پاچیەوە نزیک دەبی بە ئەندازەی کە لە خوا دوور دەبی لە چاچی و پاچی و جوانی و تەواوی دوور دەبی. هەر بۆیە پێغەمبەران عەلەیهیمو الصەڵاتو وەسەلام لە هەموو کەس چاکتر بوون چونکە لە هەموو کەس لە خوا نزیکتر بوون. لە دوای پێغەمبەران عەلەیهیمو الصەڵاتو وەسەلام ئەوانەی کە جێنشینی پێغەمبەران بوون بەڕێی پێغەمبەراندا ڕۆیشتوون. ئەوە لەوێەوە ئەو قسەیەم کردووە کە هەستی خواناسی و خواپەرستی و پەیوەندی لەگەڵ خوا سەرچاوی هەموو هەستە بەرزەکانی دیکەیە. خواپەرستی و خواناسی و لە خوا نزیکی وات لێ دەکا هەمیشە بە دوای ڕاستیەکان دابگەڕێ دژی ناڕاستیەکان بی هەمیشە بە دوای جوانیەکان دابگەڕێ دژی پیس و پۆخەڵی و ناشیرنیەکان بی هەمیشە بە دوای چاچیەکان دابگەڕێ دژی خراپەکان بی. هەستی خواناسی وات لێ دەکا بەڵگەشمان واقعی مێژوویە با کەسێ بتوانێت یەک خاڵی ڕەشم لە پێغەمبەرێکدا بۆ بدۆزێتەوە نییە. بەڵام فەیلسوفت بۆ دێنم کە لەگە قسەکانی خۆی دەڕاستی نەکردووە قسەی کردو بەڵام کردەوەکەی پێچوانەی ئەوە بووە. ژان ژاک ڕوسۆ کە بە دەگەڵ ڤۆڵتێر بە تایبەتی ژان ژاک ڕۆسۆ بە باوکی سیستمی سیاسی دادەنێن گرێبەستی کۆمەڵایەتی. ژان ژاک ڕۆسۆ 4 کچی بوون هاوسەرگیریشی نەکردووە. 4 کچی بوون لە ئافرەتێک کە دوای ماری هەر نەکردووە. 4 کچەکانیشی بردوون لە دایانگا دایناون دوای نەیانزانە بابیان چێیە. ئەوە ژان ژاک ڕۆسۆ. جا تۆ تەماشای فروید کە تەماشای مارکس کە تەماشای دۆرکایم کە تەماشای نێتشە بکە تەماشای ئەو فەیلسوفە گەورە گەورانە بکە تەماشا دەکەی لە ئەخلاقدا وەکو سلێمانی کوێ دەڵێن زفتن سفرن. بەڵام بۆ چونکە پەیوەندیان نەبوو بەخواوە سوبحانەوە وتەعالا. مامۆستا چ لە کتێبەکەیە و چ لە قسەکانی جەنابیش تا سەبارەت بە ناوڕۆکی ئەم کتێبە ئێمە باسی هەستی بەرزی خوداناسی و ئەو زگماکە هیناکەن کە بە سروش لەگەڵ مرۆڤایە لە نەتیجە ئەگەین بەوەی کە هەمووی ئەوێت مرۆڤ ئاسوودە بێ ئاسوودە ینی مرۆڤ بەم تێڕوانینەوە بە هەڵگری ئەم جۆرە لە ئایدیا و بیرکردنەوە جۆرەك لە ئاسوودەیی بۆ دروستە بێ. بەڵام ئێستا ڕەنگە پرسیارەکە بێ ئەوەش ئەوەیە کە دەمەوە چەند خولەکە بم بە وەڵامی ئەم پرسیارە مامۆستا ئەوش ئەوەیە کە جگە لە هەستی بەرزی ئاینی و ئاین ناسی کە ئاسوودەیی بۆ مرۆڤێنێ ئێستا زۆر هەستی تریش هەیە مرۆڤ بە شوێنیان ناگەڕێ زۆر کار و کردەوەی تر هەیە مرۆڤ بە شوێنیان ناگەڕێ ڕەنگە سەر بە خودی ئاین خۆی نەبێ ڕاستەوخۆ مەسەلەن کەسێکی ئەوروپی بۆی ئاسوودە بێ ڕەنگە ڕێکخراوێکی خێرخوازی دروستکە ئەم ڕێکخراوە خێرخوازیە مەسەلەن یارمەتی خەڵک بە لە پێناو ئاسوودەکردنی خۆیە مامۆستا ئەم هەستە لە کوێ جێگا بێتەوە خۆش بە دوای هەستی بە ئاوا بڵێن ئینسانی و واروەها هەستی بە دوای ئاسوودەیی خۆشی ئۆکانی تریش ئاگەڕێ حەزەکەم بزانم ئەمەش لە ئەوە هەر لەوێ دەستگیر دەبێتەوە گوتمان هەستی چاکەخوازی ئەو چوار هەستە ڕوحیە ئەو چوار هێزە ڕوحی کە لە ناخی هەموو مرۆڤێکدا هەن ئەوەیە خۆ مناڵێن ئەوەی مسلمان نەبێ هەمە هەرچی مرۆڤە ئەو هەستانەی هەیە هەستی زانستخوازی هەستی جوانی خوازی هەستی چاکەخوازی و خێرخوازی و هەستی خواپەرستی. بەڵام جارێ وای مرۆڤ ئەو هەستانەی خۆی کوێر دەکاتەوە سەرکوتیان دەکات کەپیان دەکات تێریان ناکات گەشەیان پێ نادا. هەر بۆیە خوا سوبحانەهو وتەعالا دەفەرمێ ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. ئێستا زۆر کەس وا دەزانێت کە ئێمە باسی ئیسلام دەکەین خۆ کە باسی ئیسلام دەکەین یعنی ئەو ئیسلامە بۆ ئینسانە هاتووە یعنی خۆی پەروەردگار لە سوورەتی ڕوم
آياتي السيوسية كذا فرمي فأقم وجهك للدين حنيفة فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون الروي خود بباچی بەرامبەر بە ئاین ڕابگرە هەمان ئەو زگماکەی خوا خەڵکی لەسەر دروست کردو سروشتاندووە لا تبدیل لخلق الله گۆڕان نییە بۆ دروستکراوی خوا جا دوای کە باسی دین دەکا فأقم وجهك للدين حنيفة دوای دەبێت فطرة الله يعني ئەو دینە پاکە لەگەڵ ئەو زگماکە چاکە دوو ڕوو یەکسکە چی شریعت فەرموویەتی فیترەتیش هەر ئەداوای ئەوە دەکا چی فیترەت دەیخوازێ شریعەتیش پێی دەدا هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه هەموو منداڵێک لەسەر زگماکی ڕاست و چاک لەدایک دەبێت دوای بابودایکی دەیکەنە جوولەکە دەیکەنە مەجووسیا دەیکەنە نەسڕانی حتى دوای وێنە دێنێتەوە دەفەرمێ كما تنتج البهيمة بهيمة جمعاء هل ترون فيها من جدعاء ولا صحيح بخاري مسلم داتوە دەفەرمێ وەکو چۆن ئاژەڵ بەچکە ئاژەڵ کە بەچکەی دەبێت بە خەڕوپڕی بە ساغ و سەلیمی لێ دەبێت دەیبین هیچی گوێی شەق کرابێ ئالوتی شەق کرابێ بۆ نیشانەدار کرابێ نەخێر مرۆڤیش خوای پەروەردگار بە تێر و تەواوی بە چاچی خۆڵخاندوێتی لە ڕووە معنەویەکەیەوە جا من وێستم مامۆستا پرسیارەکە ئەوە بێ بڵێم ئایا ئەوەی کە مرۆڤ لەسەر سروشتێک خوای پەروەردگار دەهێنێتە دنیاوە کە بەڵێ ئەوە سروشتێکە کە فەرموو دوای خەڵکی لە ڕۆژ ئاوا ڕۆژهەڵات ینی ئەم فیترەتیان هەر لەگەڵ ئامێنێتەوە ینی ئەمەش هۆکارێکە مەسەلەن بۆ منە زۆر جار بەتەکید خۆ ئێستا دەمویست ئەوەت عەرزکەم هەندێک کەس وا دەزانێت کەم باسی ئیسلام دەکەین یعنی ئیسلام شتێکی جایە لە عەقڵی سەلیم لە فیترەت لە ئێستا تۆ تەماشا بکە خەڵک ئەگەر بڕواشی بە ئیسلام نەبێ بەڵام لەگەڵ عەقلی سەلیمی خۆیدا ڕاستکە لەگەڵ ناخ و زگماک و خوارسی خۆیدا ڕاستکە زۆر شت دەکا کە هەر ئیسلام دەڵەوایە تۆ لە وڵاتانی ڕۆژ ئاوا ببینە بەرپرسەکان سادەن خاچین ها ئەمجا خەڵک پابەندە بە یاساوە بە سیستمەوە پاک و خاوێنی زوڵم لە یەکدی ناکەن ئەوانە هەمووی فیترەت وا دەڵێ هەموو عەقلی سەلیم وا دەڵێ شەریعەتیش وای فەرمووە شریعەتیش هەروە دەفەرمێ جا تۆ وەرە تەماشا بکە عالەمی ئیسلامی زۆربەی موسڵمانان نە بە قسەی فیترەت دەکەن نە بە قسەی شەریعەت دەکەن بەڵام لەوێ لانی کەم بگە شارەزای شەریعەتیش نین هەرچەندە واش نییە کە شارەزای شەریعەت نەبن کەم و زۆریان دیڕاستی ئیسلامیش دەکەن پاشان لە نێو ئاینی نەسڕانیشدا و لە نێو ئاینی جوولەکەشدا لە نێو کتابی مقەدەسدا بە هەردوو بەشی پەیمانی کۆن و نوێوە زۆر شتی تێدا هەیە کە ڕاستی شەرعیە بەڵام دیارە شتی غەڵەت و بەڵەتیشی تێخزێنراوە جا ئەوان بەلای کەمەوە لەگەڵ فیترەت و عەقلی سەلیمەکەی خۆیان دەڕاست دەکەن بۆیە تەماشاکە ژیانی دنیای ڕێکترە ئێرە موسڵمانان نە بە قسەی فیترەت دەکەن نە بە قسەی شەریعەت دەکەن بۆیە بوون بە شتێکی عەجایب کە خۆمان دەزانین چۆنە نە حکم و سیاسەتمان حکم و سیاسەتە نە ژیانی ئابووریمان نە ژیانی کۆمەڵایەتیمان نە ژیانی فکری فەرهەنگیمان نە هەڵس و کەوتی دیکەمان جار ڕەنگە زۆر کەس وا بزانێت کە ئەوان بەهۆی ئەوە کە دینیان پشتێک کردەوە بەرەو پێشچوون ئێمەش بەهۆی کە پابەندین بەدینەوە کە ئەوەی دەڵێ قیاسی کەشتێ لە مەشتێ کاکە وانە نە ئەوان بەهۆی پشت لە دینکردنەوە پێشکەوتون نە ئەتۆش بەهۆی پابەندی بەدینەوە کاتێک باو باپیران و پێشینانی ئێمە پابەند بن بەدینەوە سەرقافڵی دنیا بوون هەموو ڕێکەوە ئەوانیش کاتێک بە ئاینە تێکدرا و شێوێنراوەکەی خۆیان و پابەند بوون زۆر لە خوارێ بوون بەڵام وازیان لەو ئاینە شێوێنراوەی خۆیان هێنا و گەڕانەوە لای کەمە بۆ عەقڵ و فیترەت بەڵام ئایا واشە کە ڕۆژ ئاوا لە هەموو شتێکدا تێر و تەواو بن تۆی لە ڕووی ئینسانی و تەماشایان بکەی لە ڕووی ئینسانی معنەوی لە ڕووی ئەخلاقی و سلوکی لە ڕووی خێزانی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئارامی دەروون کەمتر خەڵکێک هەیە لە ڕۆژ ئاوا کە دکتۆر و پزیشکێکی دەرونی و کۆمەڵناسی نەبێ مەڕاجعی پێ بکات و نەبێ لە هەموو شتێکدا بەڵێ لە ڕووی تەکنۆلۆژیا پیشەسازی و لە ڕووی ژیانی دنیای خۆیانەوە فعلا لە پێشن لەبەرەوەی بە قسەی عەقڵ و فیترەتیان کردووە بەڵام ئەگەر بە قسەی شەریعەتیشیان کردبا لەو ڕوانەی دیکەشەوە نوقسانەی دیکەشیان نەدەبوون کە دیارە ئێمەش هەر ئەوەمان بۆیان دەبێت و من پێم وایە ئێستا جیهانی ئیسلامی
ئەگەر لە ڕووی بەڕێوەبردی کۆمەلگا و دەوڵەتداری و لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی ڕێخستنی ژیانی خۆیەوە لە ڕۆژ ئاواییەکان بەهرەمەند بێ لە ڕۆژهەڵاتەکان بەهرەمەند شتێکی باش دەکات ئەوانش کاتی خۆی لە عالەمی ئیسلامی بەهرەمەند بوون وڵاتی خۆیان پێبەرەوە پێشەوە برد. مامەسا لە شوێنێکی هەستیارە هەست دەکەم وەستین تەمەناکەم ئینشاڵڵا لە ئەڵلقەی داهاتووە دیسان بینەوە لێرەوە درێژە بە باسەکەمان بدەین کاتەکە هەرەوەنە مەجالیایی باشەکەیان سپاسی جەنابشتە دەکەم زارێکی دیکە خوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتی ئێمەی مسلماندا زیاتر لە ئاین و بەرنامە و شریعەتەکەمان حاڵی بین کە ئاین و بەرنامە و شریعەتەکەمان هەر ئەوە دەڵێ کە فیترەت و سروشتە ناخەکەمان دەیخوازێ خوای پەروەردگار یارمەتیماندا هەم گوێ بۆ شریعەتی دەرەوەی خۆمان شلکەین کە وەحی خوایە هەم بۆ گوێ بۆ فیترەتی نێوەوەی خۆمان کە ویش هەر شریعەتێکی باڵتینە خوا لێردا دایناوە گوێ بۆ شلکەین بۆ ئەوەی کە ژیانمان بەو شێوە نەبێت کە ئێستا هەیە کە لە هەموو ڕێکەوە دواکەوتوین بچینە ئەو ئاستە بەرزەی کە لە مسلمانەتی دەوەشێتەوە ئیسلامی بەرز دەیخوازێ. ئامین ئەجمعین ئینشاءالله. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵلقەی ژمارە 30 تاکو بە یەگەشتنەوەیەکی تیکە و ئەڵلقەیەکی تیکە هەمووتان بەخوای گەورە هەسپێرم خواتان لەگەڵ.